ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان کردووە بۆ بابەتی بانزین، دوێنێش کۆبوونەوە کراوە بۆ بەیانیش کۆبوونەوەیەکی باڵا ئەکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێت کە بە زووترین کاتەم بابەتە چارەسەر بکاتەوە، دۆخی بانزین جارێکی دیکە ئاسایی بێتەوە، هاونیشتیمانیان چی دیکە تووشی ناڕەحەتی نەبن بەهۆیەوەی کە بانزین کەم بۆتەوە لە ناو بانزین خانەکانە. ئێمە هەموو لایەنەکان وەرەگرین ئەمڕۆ لەگەڵ بانزین خانەکان و ئەوانەی کە بازرگانی بانزینەکەن لەگەڵ ئەوان کۆبووینەتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان. ڕێی ئەوانمان وەرگرت، ئاڵوگۆڕی بیرروڕامان کرد پێکەوە، دەمانەوێت اقتراحەکانی ئەوانیش بەهەند وەربگرین، بەڵام ئینشەڵا ئەم کێشەیە بە زووترین وەخت چارەسەرەکرێت. جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی خۆی لەسەر خەتە و ڕێنمایی ئەدات بۆی کە بتوانین لە کاتێکی کەم ئەم بابەتە چارەسەر بکەین. ئەزانی ناکرێت بەم شێوەیە، ئێمەش ئەزانین کە دۆخێکی ناخۆشە و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە نادات بەم جۆرە، ینی نرخی بانزین یان بانزین کەم بێت یان نرخی گران بێت، ڕێگە نادەین بەم جۆرە و چارەسەرێکە دۆزینەوە و دیسان دڵنیاییە دەمە خەڵک جەنابی سەرۆک وەزیران خۆی لەم بابەتەیە زۆر جددیە و بە دوای حەلێکی خێراوە.